شارع بابا نازل شارع برازيل شارع بابا نازل شارع البرازيل شارع بابا نازل شارع البرازيل شارع الأرجنتين شارع الأرجنتين شارع الأرجنتين شارع بس هاري استاچم أمالا يا تخينم لسلوت كيو شاخة تيجشتي أي تخينم والله مشكلة تخينم إما تشين آلا تخينين أبين مو اسميشو شو هالتانا بروتشينين أبين مو قيشكا باشا دي أبين مو أفرم الله شوير بيد أرجنتين جولي كيلي بكريت دي كلا ناتنا عمر النمينيت دبيبة دي جولي تعادل دي جول بو اوفسايد بحيثيته ناموسم او حكميته فروش راوه او كريبي انا او لا هاي شلون عمر النمينيت فار ماني عفرم تدي هوا كان فار بس بابا بارك تخوين جات النمي اي عاريا بس قارن بين الراجل لا تاكل يا كم لك يسو يلا بوديو عملتنا من اخواله وجا خلتني فتح امنا ناقري باش بهرباناتي سيارك منالي تي جاتو يك فوج خصوتو مال بخرنا جيري بهم احتياطك مش فتح مزاج نيتي ارجنتين دره او كم بقرباني لاعب بلاعبي ارجنتين ان شاء الله برازيلي يباتو دي ان شاء الله دمشقيه فرما فنمي وزبه دي باسي بريا دي افر بيبا خوتي ليا جول شا لا شو بوالي شو بواكلي منالي ارجنتين كوري تعادليك هالبشي ارجنتين دائما برقروتين داني خليك يا براقي دايره وبمنالك الرسمي لسنه كان حياه ما نتشي براقي دايره هي وخلقانيه خلق مهم تري يا ارجنتين بقرباني وخواي بمددي زين فشنك اگر اوا بالعكس من قلاب كي تجي ارجنتين بوستيت من يجي بوستيت طول ما يبان شيكي والله احتمال رجل بين مو بس ويخم لي صاب رجل بينا باي والله ابو معلوماتي قوي اشي انا مشجع ارجنتين دي تنساني كيما دي حكم في كيليا وخيك مرتاح ومجا بزنبو بدن تورا بقول عن حياة ما تشوفها بواها نتمعت له خلقه تعادل باشتر اي بيني وبرازيل امسال شلون مونديال بعتوا اخر بعد طلعنا خب او حكمه بس عادلنا بوش عادل ابو اي اخر سيك عادل بس لكل العربه هي خلتي ارجنتينا شو تقول كاو معاملين برا والله اجل نو بيني اقل يا جاني برازيل وش يعني شلون تقل يا لك ولا فرزويت بحياتي سياري نكردوا اخر حكم قال حكم بيت نو دقه وقتي اضافي اخي او جريمه زور طبيعيه هي دقه جروا زور طبيعيه وش ثاني بو قوله وكردوا كاكا مساله قوله كدنيه بقول بالي معامله كم برا مو معاملين براي كم برا والله كيدوين شو تو شرف وناموس وحيثيته اوف سايد نبو نخير اخذنا خيرنيه بس يا زلمه اي تو كوات الليالي هاد سيارينا كيبات من سيرينا كم ازاينتون ابو ارجنتين شش جول كده هناك بينت بس حيب غدري عليه اصلا بابي ولا منتخب ولا برازيل نادوره تو يعني فرد برازيل بفرقه زاني درجه يك برازيل درجه يك شي ازرتي انا والله ازاري شي ماله بتبع حكم نبي جو مو فيك دولتي اوفري ولا كاكا ابو خاطري خوف يغمر معاملين من رايك كاكا ارجنتين ازاني شي يعني ارجنتين بمعنى كلمه اي ما شاء الله جوان يا رقي بردهم شو هون يدور ابو برازيل حيف بزار ام جاريان تشيلو فريقي برامبر يلا دي كاكا ومعاملين من برا مو معاملين والله وبالله اقل هش جول كم تربكاتي يجي بحياتي نال من ارجنتين والله بهم مونديال حو جول جناكا ابيني ايه فورا ما دي
حيف لقل فريقك يا نازل رقم تلفوني مدربك ملاني أنا بس كاكا معاملين بالرايكن سعادتك تشاوري جنابتنا يا اخوة بخير بيدمك هاتوي وربا من اللي شكاو من بخيرناتن لخوار وسعادتك تشاوري جنابتك من اللي صاروا كوبنوية هاتوا ما تسوي خريج ياري وتوبينو أرجنتين وبرازيلي كاكا جان هاي فين ده هدينا شاور راسك ام بلا ما كنتو هالماتوا يا لك ارجنتين يمشوا كاكا جان ياري لك شو ببين برام من طاقة ياري مياري بنيا كاكا ميالك شي نديو قلت وراكا كاكا وهر ناكري كنا كاكا بو ناكري وشي مشكلة هي بقول باندو كاكا تو بلا ما كان بعمل برسياري كل يوم اقر زاني او اكري اقر نزاني بخوا ناكري فرمو تو مشجعتي فريقي من برازيل ايضا ناكري برازيلي بلى هلا خوم بويكم هلا شي اخر من ابي من بويلي مين جابت لايتو شي بولي موري واريد شو زعم دكاتره خوم بويكم اخر ناتواني خوم اي كم وهر اي شيء دي اقا من او موركير تلاقي هالبتا من كوري قح هواش شي يعني نا لم كوري قحطان نبم شو زانم كاكا كوام عملك أو تاب وي بس ان شاء وليري قربان سعادة دوتا أقرم برابر بانتكا باش بڵێ سێتە خوارەوە بەڵێ قوربان ئارەوە هەمومان مشەجعی فەڕەنساین ئیشەڵڵا کاسەکە هەر بۆ خۆمانە بێ دەیخوا هەگارێ بێ خواحافیز بێ سڵاو قوربان ناشێت تۆش فەڕەنسا بیت بژی فەڕەنسا لە خۆتۆ فەڕەنسایکی فەڕەنسا کەی فەریقە وەڵا بەس فەریق نییە ئەوە مدیر عام بوو منیش لەبەر خاتری ئەو چکە ئەو فەڕەنسایە منیش فەڕەنسام بۆی نان بڕاوم نەکەسە وای لێ هاتووە مدیر عام چی بێ ئەبێ تۆش ئەوە بی بە قوربان وایە قوربان نردوو بە دوامە ئەو ئەوراق و جەدۆل و شتە و تەواو کردووە واستشتان بێنە قوربان تو من پرسیارێک من هەیە دڵم مەشکێنە دانیشە ئەڵەم جەنابەت مشەجعی چ فەریقێکی واللهی فتحجان ئەوەی ڕاستی بێ خوا ڕاستە و ڕاستی پێخۆشە من مشجعی بەرازیلم الله وەچی ئەڵێ منیت بەرازیلم بۆ تۆش بەرازیلی بەخوا گەورم ئەزانی چۆن سەمرێشی کوردیەکەم بە قوربانی مریشێکی بەرازیلم بەستوانە واللهی دەستە خۆش بەخوا قوربان کە دانیشین بۆ یاری بەرازیل بە دایکە و بێچوو هەمووی دانیش کوری ئەمە ژوین لە ماڵا بێ بە یەک فەرتەنە کلکی هینی دیا بچڕێما بێ قەزابی بەخوای گەورم کە بەرازیل گۆڵەکاتی یەکی لە ماریەمە ئەوێ بە چەپڵە لەیانێک دراوسەکان وازانە تەقەیە ماکەم دانیشن ئێمە این چەپڵەمان بۆ بەرازیل دەتۆ واز لەوانە بێنە بڕ ئەو جەدۆلم بۆ تەواوکە درەنگە قوربان وابزان تەواوە خوا بزانم سێ چوارێکم ماوە لە ماڵەوە بیرم چوو جین هەموویم تەواو کردووە نازم موضوعك هي لا قينا نايل ئادی بیڵە فەرموو والله موضوعي فرج فەرە چیەتی هاني موظفة كان يدرجي برازيل بوستن نەبابە ئەمە قابلی قبول نییە یەک دەنگ لە کەسی قبول ناکە ونيا رقمي بتم بتشوار شقبيا واز لەو بێنە کاکە شەق لە کە زەڵمەیە تۆ مادەم ئەوە دڵسۆزی تو جەماعەتی بەرازیلی وەکو خۆمان ئەوە بڕیارم ماوە بوو کە بە مەسول شوعبە هو چیە و صدفة امشو خوم دي لخما كردو مسؤولي شعبة هين يا ربي تو مسؤولي باش داهاتە بڕۆ بەلای ئیشتەوە بجي برازيل بژی بەرازیل بخواك قولي لي يقري بس سعادة قريم بس سعاد اخ برازيل لا بڕدەی الإسلام إلى الألمان والإسبان على الاتحاد المرضي بودري أساسي كل دول العالم رودي منتزع جود کاک فەرەجان ئیشەکانمان چی لێوە تەواوت کردووە كل شيء بقرآن يديش مناقرة خريجة ومش كما تاقي خوا نەکە بۆ خوا معقولة قبل فتح السوتوشيب معقولة بلا كان برس كروتو نا معلوماتي نا زانياري لسرم إيشانا أو تام ديكريتي بالبسري باش صورة بۆ خوا تۆ ڕاست دەکەی با من یەکشت بە تۆ بڵێم هەرچی مۆزەفەکانی خواریشەوە هەیە هەر هەمویان ناڕازین ئەڵێن ئاخر ئەم کابرایە نازانێ ناوی خۆی بە جوانی بنووسێ چۆن ئەوها کردویانە بە لێپرسراوی باش خريجة ومش كما تاقي منيش سلم درناك من ئێستا پێم بڵێ چارەسەر چییە بۆ ئەمە چارەسەر ئەوەیە چاڕوانەکەیم زەین سەرکەوتووە بیاننا خويا ياريك الطواف نبيت هل في كل يد والرايين طواف خويا جان حكم لي تيك تو بيرشش دقيقة كيف كاتسر السري يا مر في كل يد والرايين اخ تداخل كنت ظلمو ارجنتين بو اخر بو اسا تشي بكمل ها وحال شو بين الموتوم بتمناو خلق نا طواف ياريك الطواف اخ ارجنتين اخ ارجنتين
ئەرجانتین ئەرجانتین ژنەکە وەرە لەکوێ قڕ کراوە سەرما چییە فەتاحە باوکە ڕۆێ لە چییە بۆ واکەی ها؟ ئەڵەم ژنەکە سیکۆتینی مشکمان هەیە سیکۆتینی مشکە بۆ چییە؟ لەگەڵ تۆزێ سێچوار کڵۆدیدیتیە بۆم تێکەڵ کە یەک پەرداقی پڕم بۆ بێنە بابی خۆم و ئینتیحارەکەم تازە لە ڕوون نابچمە ناو خەڵک هەستە شەو درەنگ هەستە بن و بەیانی دایرە و هەیە هەستە دەوام سبێنێ هەر ناچم بۆ دەوام بۆچی ناچی بۆ دەوام و دیرەکە عقوبەدەیە خەڵک چاوەڕێی ژێردەستی ئێوەیە حەدی چێ من ئێستا حالێن مەسوول بەشم مەسوول چی؟ بەش قوربەسەرە مۆزەفانەی لەژێر دەستی توایە مدیرەکە تۆی کردووە بە مەسوول بەش لەغۆ دێ ئێستا من وەزعم باش نییە ئێستا بەیانی من حەمە ببینم چی پێڵم چۆن لە ڕوون بە سەیری کەم بەدا منە فشەکە کورە قیر و سیا دۆڕا بەڵام چی لەو خەڵکە بکەم بە حەقی قورئان هەر لە ڕوون نایە بچمە ناو خەڵکەوە منم فش بە ئەرجەنتینەوە کرد و ئابشاری وایە باڵی وایە ئەوە عینم تڕی بن گۆم ڕۆیشت کافرە چۆنی چۆنی دێ چۆنی وەرە هەواڵێکم پێیە چا هەواڵاتی بێ ئێستا لە لای بەڕێوە بەربوو ئەیوت فەتاحە سوور نەخۆشە نەهاتووە بۆ دەوام بەڕۆبەر وایەوە ئارەوەڵ کۆرە باشی من نەخۆشیی شیشی ئاگەلیز نییە ئەوە ئەرجەنتینەکەی دۆڕاوە حیای نییە بێتە ناو خەڵکەوە ئەو بەڕاستە ئەی چی ئەی بوو بە بەڕێوەبەری وتووە نەخۆشم ناتوانم بێم بۆ دەوام لەوە خۆشت نابێت وەرە چین لای بەڕۆبەر کە پێڵین لەسەر حاڵ وەزەیشی ئەوەیە یاڵا بەڕ بڕۆ فەرمووە کاتۆ باش سەرچاو فەرەج بەخێر بێن باشی باوکەم ئێوە لە چیان شکور باشن والله باشی تۆ چۆنی وەزع چۆنە وەڵای تێ دەیگوزەرێنین باشی باشی دەخوا بە زیادێت فەرموون ئەڵەن قوربان ئاگەڵ لە فەتاحە کورە فەتاح داماوە نەخۆشە لە ماڵەوە کەوتووە چی لە فەتاح کورت داماوە بەسەر و ژێر دایانێ بە ساقەوە بە وەرە قوربان گیان تۆ واز لەوانە بێنە کاکە گیان عەسر نییە چەپێ گوڵی جوانی گەورەم بۆ دەتۆ بەقسەوە بۆ بکەم کاکە عەسر خۆتان کۆکەنەوە چین سەرێکی لێ ئاخی بۆچی ئەچی وە لای ئەی ناڵم نەخۆشە قوربان گیان نەخۆشیشی تو ئاگاو لە هیچ نییە قوربانگیان ئەوە ساختە چییە تۆ لێی تێناگەی چییە؟ ساختە چی؟ کورە ڕۆڵە ئێوە غەڵەت تێگەشونەوە پیاوی چاکە ئەوە بەڕازی لە جەماعەتی خۆمانە دووبەری کوێیە؟ هی بەڕازیل خۆمان قوربان بەڕازیلی چیەوە ئەرجەنتینە ئەرجەنتین شتیوانی ئێوە بوختانی بۆکەن قوربانگیان ئەوە ویستێتی ماستاو بۆ تۆ بکە وەڵڵە ئەرژەنتینە من ئەوانە نازانم ئەمە قابلی قبول نییە لە دایرەی من ئابێ هەمووی بەڕازیل بێ لە کەسی قبوڵاکەم دەتۆ هێواش قوربان جەواب بەرداخی ئاو ناخۆم زەهری مارە خۆم تۆ چاوە لەو بەشەرەیە چۆ درۆ لەگەڵەکە بە من ئەڵێ بەڕازیلم کەچی ئەرجەنتینە خۆم بە قوربانیە بم ئێوە بڕۆنە دەرەوە باش بە ساقە دەبم مەگەر نەی بوو ئێرە هەی کەزاب درۆزن ئەوە چێکە لێرە ئەوە چییە؟ ئەوە چییە؟ داخی دۆڕانی ئەرژەنتین بێنە ماڕێژی؟ تۆ قسەمەکە قەش بەش تۆ لاری سوزانیت ئەزانم کێفیەری کردووی یا هەرکە بۆ ژووری کودەی ئەوە بۆ معلوماتیشتان سەر و عقوبەتان حاصل کرد کار دێزەنەت ئەو هەلێرن یان بۆ ژووری خۆتان دەی دەڵێت باشە هەوای ڕوشیە بۆ عەمەلیاتەوە کراوە باوکڕم مەسوول شوعبەی سامی گرانە کاتە و باش قوربان ئەم کاتە و باش بەخێر بێ بە نسبەت ئەوراقەکانە و خەریکە یەکتوە زیماوە واز لە ئەوراقەکان بێنە بۆ خۆتان خۆش بن و خوا جەزاتان باتەوە قوربانم گەورم ئێوە خۆش مناڵەکانی تۆ خۆش بێ شەڕایتە دەمە چی بکەین بەس قوربان من تەعزیەمان نەبوو تەعزیە نەبوو ئەرجەنتینەکە و جوان ئەی چۆن ئەی هەر تۆ نەبووی مریشکی کوردی دەکرد بە ساقەی بەڕازیلی ها وەس قسە نەکەی لە خۆتەوە ئەڵەی کەناری شەنگاری
تێگەیشتی قسە نەکەی نتەقنەی ئەوە لەسەرەوە ئەمرێک هاتووە لە مەسوول شوعبەیش لا ئەبرێ ئەبێ لە ماڵەوە دانیشی قوربان هەتاکەی تا مۆندیالێکی تر چاوم چاوای هەڕوان ئەی هاوان ڕێگەی بەرمای هەڵیان باشکوم دەرکای جانەکەم لا وەرە ئەو بۆ چۆ ڕێفەتە حەفشەکەر سێ و سڵفێ وەڵاهی موبایلەکەم بی سوێسێمەوە لە ماڵەوە یا دۆڕاوی سەر شۆڕە لە ڕوو نایوە نییە سەری شۆڕە احترامی خۆ بگرە کێ سەری شۆڕە بزانە ئەم شۆ ئەڵمانیا چیتان لێکە وەڵات تەپڵتان پێ لێیە هاتی تۆ دەمێ ئەڵمانیای دەمێ بە ئەرجەنتینی تۆ کامیانی بردوو مرێ ئەڵێ نیسکی باری بۆ کەس نییە من نیسکم ئاسە بە قوربان دەبم قژن احترامی خۆ بگرە ها بە کێرە لێ برازيل ها بلا توبه 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 خواحافیزی بێ دکتۆرە گیان بەخێر بێ سەر چاو فەتاح شۆربا بۆ نێنم فەتاح گیان چاویش ناکاتەوە فەتوحی خیشک و چاوی کردەوە ئۆ لەخوا بە زیابێ علی برام دەمێکە هاتووی علی چی زارام دارای چی زارام خۆ مەکتەب نییە ئەڵێم ژنەکە یاریەکە کێ بردێەوە بخوا فەتاح تێک چووە ئەڵەمانیا بردیەوە ها بەچ دیتە ئەڵمانیا الله ئەکبەر ئەڵمانیا بردێەوە کە خۆشە هەتەم ڕەتەم تەتەم ئەڵمانیا ئەڵمانیا دێ ئەڵمانیا